لە وەڵامیشدا دادگای فیدرالی ڕوونی کردوتەوە لەبەر ئەوەی 4 سکاڵا لەم ڕۆوە تۆمار کراوە لەسەر هەرێمی کوردستان. ئەم سکاڵانەش ئاگاداری هەرێمی کوردستان کراودێتەوە و دو ئاگاداریش ڕۆژی 18دا لە ڕێی نوێنەرایەتی هەرێمەوە داوا لە حکوومەت هەرێم کوردستان کراوە لە سەرۆکایەتی هەرێم کراوە نوێنەری خۆیان بنێرن و ڕوونکردنەوەی خۆیان بدەن وەڵامی تۆمەتەکە بدەنەوە. بەڵام لەبەرەوەی تا ئێستا نوێنەری هەرێم نەهاتووە وەڵامی تۆمەتەکان نەداوەتەوە. بەڵام ئەگەر هاتوو لایەنێکی دادبینیەکە لایەنی سکاڵا لێکراو جارێک 2000 3000 ئامادە نەبوو لە بەردەمی دادگا ئەوە دادگا حکمی غیابی ئەدا بەبێ ئامادەبوونی خۆشیان بڕیارێک لەسەر ئەم بابەتەدا. هەموو سکاڵەکان داوای بەنادەستوریدانانی ڕیفراندۆم دەکەن بۆ ئەوەی هەموو ئەو لێکەوتانەیە کە لە ڕیفراندۆم کەوتۆتەوە بە نایاسایی و نادەستوری لە قەڵەم بدرێ و دوای ئەوەش لێپرسینەوەی سزایی بەرامبەر بڕیاردەرانی ڕیفراندۆم و جێبەجێکارانی ئەنجام بدرێ. کەواتەم پێم وایە زیاتر ڕێکارەکە یاساییە نەک سیاسی بێ و ڕاستە پەرلەمانی کوردستان ڕێنماییان ڕاستپاردێکی کردووە بۆ کۆمسیۆنی باڵای سەرخۆبژانەکانی هەرێم و داوای لێ کردووە پرۆسەی ڕیفراندۆم ئەنجام بدا. بەڵام هیچ بڕیارێکی پەرلەمانی کوردستان قیمەتینی ئەگەر هاتوو پێچەوانەی دەستوری عێراقی بوون، چونکە لە کۆتاییدا دەستوری عێراقی بۆ هەموو عێراقا هیچ دقێک نییە ڕێگری بکە لە ئەنجامدانی ڕیفراندۆم. بێدەنجی کراوە لەم بابەتە مادام هیچ ڕێگریەک نیە لە دەستوری عێراقی هەرێمی کوردستان لەسەر ئەو بنەمایە جوڵاوە و بڕیاری داوا ڕیفراندۆم بکە و بە تێگەیشتنی هەرێمی کوردستان ڕیفراندۆم هیچ نییە جگە لە ئازادی ڕادەربڕین. بەڵام لانی بەرامبەر لانی عێراقیەکان دەڵێن ئەمە هەنگاوی یەکەمە لە دابەشکردنی عێراق و ئێمە زۆر هەوڵمانداوە لە بەرنامەکان لە گوتارەکانمان بۆیان ڕووکەینەوە ڕیفراندۆم کە میلەت پێ هەستاوە هیچ دەستەڵاتێک نیە بتوانێت هەڵی وەشێنێتەوە لە هەرێمی کوردستان. نە پەرلەمانی کوردستان ئەم دەسەڵاتە هەیە، نە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە هەیە، نە حیزبەکان ئەم دەسەڵاتە هەیە. یەک ڕێگا چارە هەیە ئەویش دادگای ئیتیحادیە. ئەو سکاڵانێک کە بەردەم دادگای ئیتیحادین ئەگەر دادگای ئیتیحادی بڕیاریدا ئەنجامەکانی ڕیفراندۆم هەڵبوەشێنێتەوە ئەو بڕیارەکانی دادگای ئیتیحادی یەکلاکەرەوەن و هەموو ئەو کەسانێک کە بەشدار بوون لە بڕیاردان لە ڕیفراندۆم ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم یان ئەندامانی پەرلەمانی کوردستان یان پارێزگارەکان بەرپرسە باڵاکانی هەرێم کە لە جێبەجێکردنی ڕیفراندۆم و بڕیاردانی دەورەشی باڵایان هەبوو دەتوانرێت ڕوبەڕووی یاسا بکرێنەوە و ئەمانە لە مەودوان ناتوان ببنە شاندی هەرێمی کوردستان بێن گفتوگۆ بکەن لە بەغدا. ئەمانە ڕەنگە سەفەریان لێ قەدەغە بکرێن